لایەنەکانی هەرێم لەم هەڵبژاردنە چەند کورسی بەدەستدەهێنن. تیوار بە پشتبەستن بە پێدراوەکانی پێشبینی سنگ و کورسی لایەنەکانی هەرێم بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق دەخاتە ڕوو. کەمتر لە 6 مانگی دیکە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجام دەدرێت. لایەنەکانیش لە ئێستاوە خۆیان بۆ بانگەشە و بەڕێوەچوونی پرۆسەکە ئامادە کردووە. لە هەرێمی کوردستان خەریکە کەشوهەوای بانگەشە گەرم دەبێتەوە بەپێی ئەنجامی هەڵبژاردنەکانی پێشووی پەرلەمانی کوردستان تا ڕادەیەکیش ئەنجامی لایەنەکان بۆ هەڵبژاردننی عێراقیش ڕوونە، بەڵام ئەوەی ئەنجامەکان دەگۆڕێت دۆخی سیاسی لایەنەکان و سیستەمی بازنە و دابەشکاری ڕێژەی دەنگدانە. بەپێی شیکاریە کە ژووری شیکاری تیوار لەسەر بنەمای هەڵبژاردنەکانی پێشوو کردوویەتی باوەڕێ دەکرێت بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق پارتی دیموکراتی کوردستان وەک هێزی یەکەم بمێنێتەوە و 23 بۆ 25 کورسی پەرلەمانی عێراق بباتەوە. پارتی چاوی لەوەیە 9 کورسی هەولێر، 8 کورسی دهۆک، 2 کورسی سلێمانی، 2 کورسی کەرکووک و 3 تا 4 کورسی نینەوە بباتەوە. هەرچی یەکێتی نیشتمانی کوردستانە پێشبینی دەکرێت 14 بۆ 16 کورسی ببات، بە جۆرێک 8 کورسی سلێمانی، 2 کورسی هەولێر، 4 کورسی کەرکووک، 2 کورسی نینەوە و کورسیەکی دیالە مسۆگەر بکات. بەڵام کورسی دیالە بۆ یەکێتی قورسە و ئەگەری هەیە لە سلێمانیش کورسی و دەنگەکانی دابەزێت. هۆکارەکەشی لاوازی گوتاری یەکێتیە لە پرسی پێکێنانی حکوومەت و ڕازیبوونیەتی بە هەژماری من کە لە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕازی نەبوونی بە پرۆژەکە وە کارتێکی بەهێزی بانگەشە بەکارهێنا. سەبارەت بە نەوەی نوێ چاوەڕێ دەکرێت 8 بۆ 9 کورسی ببات، بە جۆرێک 4 کورسی سلێمانی و 3 کورسی هەولێر، هەروەها کورسێکی دهۆک و ئەگەری بردنەوەی کورسێکی کەرکووکیشی دەبێت. بەماش ئەنجامی ئەم حیزبە هەمان ئەنجامی هەڵبژاردننی پێشوو دەبێت و لە ئەگەری پاشەکشەی زۆری یەکێتی یان لە ئەگەریەوەی حیزبە بچووکەکان کورسی نەبان نەوەی نوێ چانسی هەیە 1 بۆ 3 کورسی زیاتر ببات و بگاتە سەر و 10 کورسی. هەرچی یەکگرتووی ئیسلامیشە چاوی لە بردنەوەی 4 بۆ 5 کورسیە، بەڵام تەنها ئەگەری بردننی 3 کورسی هەیە، بە جۆرێک 2 کورسی سلێمانی و کورسێکی دهۆک، چونکە دەنگەکانی ئەو حیزبە لە دهۆک کەمی کردووە. کۆمەڵی دادگەریش چانسی بردننی 2 کورسی هەیە، بە جۆرێک کورسێک لە سلێمانی و کورسێک لە هەولێر، بەڵام کورسیەکەی هەولێری بەهۆی سیستەمی سانتلیگۆی 1.7 مەترسی فەوتانی زیاترە. بەپێی پێدرا و پێشبینیەکان بردننی کورسی بۆ هەر یەکە لە بەرەی گەل و بەرەی هەڵوێست قورسە، بەڵام کارێکی ئێستەمیش نییە هەر یەکیان بتوانن کورسیەک ببن لە سنووری سلێمانی، بەڵام لایەنەکانی دیکە چانسیان لە 0ەوە نزیکترە تا بردنی کورسی.